لە بینەرانی NRT دیارە قایمقامەتی ناوەندی کەرکووک نرخی مۆلید ئالەکانی بۆ مانگە بڵاو کردەوە کە لە 6,000 دینارەوە تاوەکو 10,000 دیناری عراقی دەست پێ دەکات کامە بەپێی ئەو گەڕەکانە یاخود لەگەرەوە بۆ گەڕێکی تر بەپێی زۆری کارەبای نیشتیمانی یاخود زۆری هەڵکردنی مۆلید ئالەکان دەگۆڕێت وەروەها بە درێژایی چەند ساڵی ڕابردوو نەبووە لەم مانگە و لەم وەرزەدا ئەم نرخە دیاری بکرێت و دیارە کارەبای نیشتیمانی بە شێوەی خراپ وای کردو کە نرخی مۆلید ئالەکان مانگانە زۆر بێت بۆ زانای زیاتر دەمەوێت هاوڵاتیان بدوێنم ئەگەر بێت ئێرە سلااو لێ بێ نرخی مۆلید ئالەکانی ئەم مانگە لێ ڕازیت بە هیچ شێوە لێ ڕازی نیم. پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم NRT کەناڵێکی هەردەم لە ناو خەڵکا بووە و خۆی بە خاوەنی ملەتی کورد دەزانێت لە هەر جێگایەکی ئەم کوردستانە بێ بە نسبەت کارەباوە کارەبا لە کەرکووک لە چاو ساڵانی پێشتر هیچ باش نییە بەراوردێکی لەگەڵ ئەم ساڵانەی ترە فەرقی زۆرە وەکو کارەبا بە نسبەت نرخەکان شێوە نرخەکانی چەند ساڵە پێش ئێستاکە ئەم وەرزە نرخی کارەبا تقریبا 3,000 بۆ 3,500 بوو ئێستاکە کەمترین نرخ 8,000. ئەمە چێ زەرمەند دەبێت لە میگرانی من لە هەموو شوێنێکی جیهاندا خەڵک هەوڵەدا ملت بحەسێتەوە بەس بالعکس ئەلەم وڵاتی ئێمەوانە ملت دائما چاوساوەیە دائما زەرمەندە دائما یعنی هەست قەرارێک دەرەچێت سیرەکەی لە ساڵحی ملەتانە. زۆر سپاس دەستە خۆش بخێر بێن سەرچاو. ئەگەر تۆ بیت ئێرە پێم بڵێ هۆکاری خراببوونی کارەبای نیشتیمانی زۆری نرخی مۆلیدە ئاهلیەکان یعنی چیە کەم تەرخەمە لەم ئاسەدا لەم ئێرە کەم تەرخەنیەکە بە نسبەت فەقیرەکەی زەرمەندە ئەلێرە مۆلیدەکە زۆرە سێدەن جاران وانە بوو جاران ناگەیشتە 5,000 و 6,000 بەڕاستی ئێستاکە لە کاتی مۆلیدە وەتەنیەکە ئەدرێتەوە لە وەختی مۆلیدەیە ئەگەر شەو بێ ئەگەر نیمەڕۆ بێ ئەگەر وەختێ بێ ئەلێرە دێن بەکەی خۆیان سعر ئەوڵێ دا ئەوڵێ نۆ ئەو سەرەکە لە عالەمە زێن و عالەمەکە لێرە ئیشی نییە کاری نییە دوای ئەمە لێرە بێ ساحێبین ساحێبمان نییە ئەگەر ساحێبمان نەبێ ئەوەمان لێ ناکەن خاستەن منتەقەی کوردەکان لە کاتی وەتەنی مۆلیدە عەفوەن وەتەنیەکە دێتەوە ئیشەکاتن لە کاتی لەگەڵ مەوعیدی مۆلیدەکەی کوژێنەوە وەتەنیەکە ئەو بەیانیان من دێم بۆ ئیشەکەم لە خەت خاستن بەیانیان متابعەکەم 6 و 4 6 و 20 دقائقدا حتى 8 وەتەنی لە کاتی مۆلیدەکەیە دوایە کوژێنێتەوە یا عالەمیش نیەتی عالەم فەقیرە. هۆکاری ئەم کەم تەرخەمیە بۆ کێ گەڕێیتەوە تۆ هاوڵاتیە هۆکاری ئەوەیەکەوە ئەمە ئاوا لە عالەمەکەن یعنی بەڕاستی بێ ئیش و بێکارە نیەتی خۆیان ئاوای نەکە عالەمەکە بەنسبەت هین جەماعەت مۆلیدەکان ئەوەی وا سەرپەرشتیان نەکاتن چێ ئازیانە داتێ خۆیان ئەڵێن ئەوان هینمان نادێنێ گازشتمان نادێنێ واژ نییە اتفاقیان کردو هەمووی لە بین خۆیانە هەموو اتفاقەیە لە کاتی ڕەحمەتی وانە بوو هیچ وەختێ نەگەیشتە 6,000 و 5,000 مستەمڕیش وەتەنی هەبوو وەلیدەش هەبوو کەسیش بەگلەیی نەبوو هەرە وەڵا. زۆر سپاس دیارە باز لە ماوەی ڕابردووە پارێزگاری کەرکووکڕەکان جیبووری بە وەکالەت ڕاگەیاند کە لە کەرکووک لە ئێستادا کارەبای نیشتیمانی 350 بۆ 400 مێگاوات کە بەرهێنانی کارەبای هەیە لە کاتێکدا لە پارێزگاکەدا پێویستی بە نزیکەی 900 بۆ 1000 مێگاواتە بۆی کە کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی باش دەدات وەروەها لە پارێزگای کەرکووک دەوروبەریدا سێ وێستگەی بەرهێنانی کارەبا هەیە کە محەتەی مەلا عەبدوڵڵا و دبز و تازە خورمات و هەروەها لە کۆی هەژدەیەکە تەنها 12یەکەی کار دەکات و ماوەی چەند ساڵێک شتە ئێستا ئەو یەکانەی کە خراپ بووە نۆژە نەکراوەتەوە. بەڵێ من دەگەڕێمە بۆ زانیاریەکانت.